نام مشایخێ پیرێ ڕەشێن قارچێ مەدەد بێنە بێتێ بەرهێک کوڕا قارچێ مەدەد بێتێت بێ شێخ خەلیل بێژنە بێتێ شێخ خەلیل ئینسانێکی گەودەهات عیلم خوێند خلواوی ویرە دەرمانەی وێ ئاوێژی ئینسانێ گوڕی دەڤێژ بەڕیە تانیژ ناو عەرەبا تانین حەفزەوێژی پێشامە تێ بەستێ ئەوژی تێ دەرێ و ئەوجی مشایخە ئەمجی نا پیرێ ڕەشێن ئاژی تر بێن و ئەم لەوێ دەرێ خودای تەعالی مەتەفدە عەفو بکێ بدێ خاترێ ڤا مشایخە و خودێ بڕەحما خۆش مەرەجی بکێ بوارەجی بکێ ژنواڵا کاردارە بنیا وەڕدکێ هەر دلێ گولۆ تێ تێ یا فیلێ یا فیلێژی تێ بدرەبێ گەلی کوڕ ئەمجی هەدنە ئەم مشایخجی مشایخێ پیرێ ڕەشە ئەڤێ هەژی بێژنەوی گەلیێ کۆرا ئەڤێ هەت بێ وەحشێک ئەڤێ هەت بێ یێ مێوک یێ مێوە و ئەدیژی ئارەخێ فیلیاف کۆپا هەژی ڕێ دوورە تێش فیلێ خۆت بەردێ بێدێ عەندەقێوا تێ تێنە سەر vî مشایخی وا خۆت بەردە بێدێ بەرێژی ئەڤدەر هەموو ئابوو تە نکاری بوو لێخێ تە نکاری بوو نەب دووارە بەنە عەرەبا تەنکەی بوو لێخێ ئەم نواجی دارکێ ئەبێنمەها دامەکی حاکم و سەوجی سەر ملکێ جامیە مەیە وەڕدکێ هاتین کەبوونە مالێ متروکێ هاتین vê bêrmê pîqabek dagirtin mezmasiya ji wan re girtîn niha peşka ev ê têde nîne zûwa ye.